دوژنی کە پیاوێک دوژنی هەیە و تەلاقی خواردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات هەموو شتێک بە گوێرەی نیەتە و هەروەها زانایان دەفەرمون الأمور بمقاصدها مەقصەدی ئەو پیاوە لە کەلیمەی تەلاقدا کامیان بووە مەبەستی کامیان بێت تەلاقی ئەویانی دەکەوێت ئەو ئەگەر تەلاق بکەوێت ئەمما ئەگەر سوێندی بە تەلاق خواردەبێ ئەوە تەنها گوناهی کردووە شیرکە بەڵام تەلاق بە سوێن ناکەوێت دەبێت داوای خۆشبوون لە خوا بکاتەوە بکە و فیدیەکەی بدا و تەلاقی هیچ یانی نەکەوتووە ئینشاءالله ئەی کە نیەتی هیچ یانی نییە نازانێ بڕیاری نەداوە کامیان بێ زانان دەفەرمون قورعە دەکرێت بەهەرحاڵ پێویستە پیاوان وریابن لە خوا بترسن مۆزوعی تەلاق ئەوەندە شتێکی ئاسانیە لەسەر دەمیان بێت و ئەو تەلاقدا و ئەو تەلاقدات پرسیاری دووەمت خوشکە بەڕێزەکەم دەڵێی خێزانی یەکەمی چونکە لە تەمەندا بچووکترە زیاتر مڕاعاتی ئەو دەکا نەکی دووەم بەهەرحاڵ مڕاعاتی یەکەم کە یا هی دووەم کە یا بەعەکسەوە بێ پێویستە پیاو لە خوا ترس بێ و عەدل بێت خوای گەورە ئەمری کردووە بەچی بە عەدل وإن خفتم ألا تقسطوا ألا تعدلوا أجل لو ترسان عدل نبن كواتا بياوك كعدالة نكا لبين دو خزانة كاني يأتي يوم القيامة وشقه مائل چون بلايك دكوي لدنيا بلايك كان دا كوتوا روجي قيامتي لا خوار دبي بلايك كان دا دكوي بلام كدي قد بديني خواي جورف باسي عدلي كرت باسي مساواة ويكساني نكرت لەسەر پیا واجب نییە یەکسان بێ لە بینی هەردووچیان بەڵام لەسەری پێویستە عدل بێ لە بینی هەردووچیان عدل چییە؟ ئیعطاء كل ذی حق حقه هەر یەکەیان حەقی خۆی بدرێتێ بۆ نمونە یەکێکیان لەوانەیە تەمەنی 40 ساڵ بێ ئەوی تریان لەوانەیە تەمەنی 20 ساڵ بێت یعنی شێوازی مامەڵەکردن لەگەڵ 20 ساڵەکە جیاوازە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ 40 ساڵەکە بۆیە نابێتەوە ئەوە بە زوڵم دابنی دەبێ حەقی هەردووچی بدەی و مافی شەرعی چیە لەسەر جێبەجێکی ڕێز لە هەردووچی بگری بەڵام شێوازی مامەڵەکردن هەر یەکە و بە گوێرەی تەمەنی خۆی مامەڵی لەگەڵ دەکرێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ عائیشە مسابقەی دەکرد و پێشبڕکێ و یاری دەکرد بەڵام لەگەڵ سەودە و لەگەڵ خەدیجە ئەوەی نەدەکرد چونکە تەمەنی ئەوان لە پێغەمبەریش یعنی تەمەنی خەدیجە لە پێغەمبەریش گەورەتر بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام کەواتە هەر تەمەنە و شێوازی معاملەی خۆی هەیە کاتێک ژنەی بە تەمەن ببینێ کە پیاوەکە لەگەڵ ژنی یەکەم بۆ نمونە یاریەک دەکا بڵێ وەڵا عەدل نییە لەگەڵ منە ئەخە تەمەنی تۆی ئەوە نییە بەڵام مەقامێکی تر بۆ تۆ هەیە کە بۆ ئەوی تری ژنیە دیسان خوای گەورە هیدایەتی هەموو لایەکدا بۆ عەدل